بخير بينو طبعا ساعات كنيون دانا بو جاري بس نتواني ساعتوني وكي هم بتواوي او بكين همش لو ما بي تواو بكين زاورو ان شاء الله ببيتوانا او بشاني ما يتواو بكين مرازاتي يعني سريع بكين لو اوي ديكا كاون كرد او بو بيناسا چي سارة سري قشتالتين كرد وشي قشتالتن كا روتن اصلا كي المانيا رونن كردوا كمعنايتيا ميجوش كورتن سر قشتالت باس كرد دوای ئەماژن بە چار پایەیدا لە چارەسەری دەرونی گشتاڵتی کە باسی یەکێک لە پایەکانن کرد کە لە چار بەش پێکتێ کە عیلاقە بوو لە چارەسەری گشتاڵتی ئەو مەنهەجە لۆ عیلاقەی سوودی لێ ئەبینرا. پایە یەکەمن تەواو کرد، ئێستا باسی ئەو سێ پایانەی دیەکەین کەمایە. پایەی دووەم باسی تیۆریان فەلسەفەی فینۆمینۆلۆجیەکەی باشە. فینۆمینۆلۆجی لە هەندێک جا بە وەبزەم دیاردەزانی و دیاردەناسی تەرجەماکرێا. هوسڕەل ئەوەکەیتی ئەوەی کە ئەو ڕێبازە یان ئەو قوتابخانە فەلسەفەی دانایە گرنگی بە چ ئەدا؟ بە دەرکەوتن. باشە دەرکەوتن یعنی شتەکان بەعام کو خۆیان وە دەرئەخەن لۆمە باشە کو وە دەرئەکەون لۆمە ینی فکرەکەی لە چیە کە فکرەکە لەوێ کارێ شتەکان هەمیشە یعنی وەچی خۆیان نابینین ئەسلی کۆ بەڵام هەمیشە مەحکومین بەو پرۆسە عەقلیە کە لە مێشتێمە هەیە شتەکان بەو شێوەی ئەبینین کە لۆمەوە دیارەکەون نەک ئەسڵ کووە ینی گرنگی بە چ ئەدا و مەنهەجە کە کولۆمەوە دیار ئەکەون بەعام شتەکان یعنی هەم شت کە لە دەرەیە هەم ئەزمموی ناخەوەش گرنگی بەوێدە کەواتە ئەو ڕێبازە فەلسەفەیە و قوتابخانەیە گرنگی بە دەرکەوتنی شتەکانەدە کە شتەکان کولۆمەوە دیارەکەون شتەکان کو ئاگاییمە درچیان پێەکە باشە. تەوان ئەوە ڕێبازە چی فەلسەفیە فلیپ برۆنێل باسەکە کە ئەرێ وەکو خۆی لەوانەیە لۆمە لۆ چارەسەری دەرونی و چارەسەری گەشتاڵتی بەسوود نەبی بەڵام پێویستی بە هەندێک گۆڕانکاریە هەندێک گۆڕانکاری تێدا ئەنجام بدرێ هەتا وەکو لۆمە لۆ چارەسەری دەرونی سوودی لێ ببینرێ. لۆیش جگە لە تیۆریە یان قوتابخانە فەلسەفیەکە کە پێرن فینۆمینۆلۆجیکل ئەپرۆچ شتێکی کیان ئەوە کردێ داهینا کارێن ڕێبازی فینۆمینۆلۆجی ینی میسۆدە باشە. ڕێبازە فینۆمینۆلۆجیەکە تقریبان سێ هەنگاوی تێدایە باشە. چارەسەرکارانی گەشتاڵتی بەگشتی سوود لەو سێ هەنگاوێ بینن کاتێک تەعامل دەگا چارەخوازیەکەن دەگە ئەزمموونێواکەن. ئەوچی گوتن جیاوازیەکی هەیە لە ڕێبازە فینۆمینۆلۆجیەکەی هەندێک دەستکاری کرایە بەڵام بەگشتی سوودی لۆ چارەخواستیە یارمەتێدە کە بزانی چێە و کووە چۆنە باشە. ئەوە تەبەن زەرورە لە بەعام لە ژیان و لە پرۆسەی چارەسەری دەرونیش کات و یارمەتی چارەخوازت دەی بزانی ئەو چێە و چۆنە چکە ئەو مەنهەجە گرنگی بە چ ئەدا؟ بە ئەزممون زۆرینەی پشت بە دوو پرسیارە بەستی کە چ ڕوو ئەدا چییە و چۆنە گرنگی زۆر بە واینادە لۆ لە ئینگلیزی وای ینی بۆ لۆ گرنگی زۆر پێنادە باشە ینی گرنگی بۆی نادە کە لێکدانەوەی زۆر لۆ شتەکان کە بەڵکو چ هەیە وەکو ئەزممون گرنگی بەوێدا بچیتە ناو قوڵایی ئەو ئەزممونەی باشە. تەبەنۆکی گۆتن بە دوو شێواز کە چ هەیە و پرۆسەکەش چۆن ڕوو ئەدا. لێ ئەو ڕێبازە فینۆمینۆلۆجیانی فینۆمینۆلۆجیکل مێتۆد سێ بەشیان سێ هەنگاوی تێدایە باشە. یەکەمیان ئینگلیزەکەی براکێتینگ کوردیەکەی دەقیق نزانم چێ بەڵام بەگشتی لێرە گڵدانەوەی ئەزممون و فکرێ خۆت ئێستا باسەکەی نمونەش لێ ئەوە کرایە مەمسەوەگەر ئۆکەی. دووەمیان سێنسە هەستکردنە ئەو عەرەبیەکەی ئەوە بزانم حیسە
باشە هەستکردن سێمیان وەسفکردنە باشە ینی سێ هەنگاوی تێدایە منهەجی فینۆمینۆلۆجیکە چارەسەرکارانی دەرونی بە تایبەت چارەسەرکارانی گەشتاڵتیکە یەکێک لە پایەکەیان ڕێبازی فینۆمینۆلۆجیا سوود لەو سێ خاڵە ئەبینن باشە براکێتینگ چیە هەنگاوی یەکەم ینی کە چارەسەرکارەکی گشتاڵتی ئەو منهەجەی تەطبیق بکە یەکەم هەنگاوی ئەو خاڵەی جێبەجێکە کە براکێتینگ چیە هەرچی بیر و باوەڕ و هەڵوێستی خۆیتی وەلائەنێ باشە چارەسەرکار لەو حاڵەتەی کە تەعامل دەگە ئەزمموی چارەخوازیەکە هەرچی فکرە هەڵوێست باشە کە جێگیرە لە کنەخۆی لێکدانەوەیە تەعەسوب بە هەمووە وەلائەنێ باشە و تەعامل دەگە چەکە ئەوەی لێرە هەیە باشە یعنی چارەسەرکار لەو حاڵەتەی چ بەدەستێنی بەرامبەر ئەزمموێ چارەخواز کراوە ئەبی باشە یعنی لە جیاتیەوە یەکسەر بڕیار لەسەر چارەخواز بدا کە ئەزمموی چییە و چ معنای چییە ئەوانە و بیر و باوەڕانێک کە جێگیرن هەیتی بە عام سەبارەت بە دنیا لەو دەمەیدا ئەکرێ حکومەتی لەسەر کەسەکەی بدە پێی وابی لۆ نمونە ئەو قسانەی باسەکە هەموو دروست کراوەوە فکرێ لێڕوەدا چارەسەرکاری گشتاڵتی هەوڵەدا ئەوانەوە لا بنێ یەکسەر عملیەن کردداری ئەزممویان تەعامل دەگە ئەوەی بکە کە هەیە باشە ئەو ئەزممونەی لەو دەمەیدا چارەخوازایەتی بەس لێرە شتێکیە پێیان وایە چارەسەرکارانی گشتاڵتی زەحمەتە ئەتوو هەموو بیر و باوەڕێ خۆوە لا بنێ باشە زەحمەتە بی مەحاڵە بی کە ئەتوو هەمووی وەلا بنەی بەڵام پێیان وایە چ شتێک سوودەبینی ڕۆلیە ئەگەر هاتوو تەنها لیان بە ئاگا بووی زانیت لەو دەمەیدا بیر و باوەڕەکێ لێکدانەوە کلۆ مەوزوعەکەی هەیە تەعەسوبە کتێکە ئەکرێتە داخل بکە بەس لی بە ئاگا بووی هەستت پێکرێە ئەکرێ خودی وەی کاریگەریەکەی کەم بکات باشە ینی ئەمنوت و پێ ناکرێ گەر سەرکارێکیش بین هەموو بیر و باوەڕێ خۆوە لا بنێن و یەکسەر لەکنەوەی بین ڕاستە فکرەکە هەنگاوەکە ئەوەیە بەڵام زەحمەتە بتوانی لە هەموو دەمێ و 100% بکەیت بەڵام بە ئاگابوون لەوەی کە لە ئێستادا بیر و باوەڕێک تەعەسوبەک فکرێک شتێکێک کە ئەکرێ وەت لێ بکە تەواو هەست بە کەسی بەرامبەر نەکەی بە ئەزمموی نەکەی بەس کە هەستت بەو فکرەی کرد کە کاریگەری هەیە یەکسەر خودی هەست پێکردنەکەی لێ بە ئاگابوونی ئەکرێ کاریگەریەکەی کەم بکەتەوە باشە ینی لێرە زۆر زەرورە وەک چارەسەرکارێک کە لە ئەوەی گشتاڵتی یەکەم خاڵەوەیە کات و فکرەکانت گڵ بدەیەوە باشە وەلا بنەی هەتا پێتەکرێ ئەوەی دیکەش لی بە ئاگابی زۆر زەرورە چکە هەست بە کاریگەریەکەیەکی کە ئێستا کاریگەری هەیە لە عیلاقەی لە تێگەیشتن لەو کەسی بەرامبەر خودی ئەو بە ئاگابوونەش تەئسیرەکەی کەمەکە نمونەکنێ لە کننگۆ بە کوردی ئەوە کرایە ئەو نمونەکە لەوەی کە چارەسەرکارێکی گشتاڵتی لۆ نمونە کو بە بەکارینان یەکەم خاڵە ڕێبازی فینۆمینۆلۆجی ڕێبازی دیار دەزانی کۆ ئەکرێ تەعامل لەگە ئەزمموێ چارەخوازەش بکە دیقەتدەن لێرە دووشتی تێدایە ینی هیچ چارەخوازە دوایە لە چارەسەرکارەکەی دووشتی تێدا کاردانەوەی و وەڵامی دیقەت بدەن لە کوردەکەی کە ئەخوینەوەی چارەسەرکارەکەی دووشتی تێدا هەم وەڵامی تێدایە هەمیش کاردانەوەی یەکەم جاری ئەگەر نمونونەکەی ئەوە بکەین مەسەن دیقەدەن لە خاڵی ئەو ڕستە یەکەم کە چارەخوازەکە باسی ئەزمموی خۆی کردیە دووەم شت چیە کاردانەوەی چارەسەرکاری ئەوەی لۆی دروستە بیت تەبان لی بە ئاگایە لە بیر نەکەن چارەسەری گشتاڵتی دەبی چارەسەرکاری گشتاڵتی لە کاردانەوەی خۆی بە ئاگابی لێرە و لە کاردانەوەی خۆی بە ئاگایەکە هەستە چی ئەرێنی لۆ دروستە بی لۆ ئەو قسەیکە چارەخواز کردیتی باشە بەڵام چ ئەکە هەم گڵدانەوەی لۆەکە وەلای ئەنێ وەڵامەکەی چیە لە ئەوەی سێم ڕێزی سێم پرسیاری لێکە کە ئەوە لۆ تو کووە باشە یعنی بیر و باوەڕی خۆی لەو دەمەدا کە کاردانەوەی ئەرێنی بوو لۆ ئەو بابەتەی وەلاینە هات تەعامل لەگە خودی ئەزمموی بکە بزانە
لەو دەمەیدا چارەخواز ئەزمموی چێ لی پرسی ئەو بابەتە لۆتر کووە باشە چکم بیر و باوەڕی خۆی لەوانە پێیوا بیشتەش چاکەکە زەواج هەبی و مەسەنیان ئەوە هەبی و مەسەلەن مندار هەبوونی مندار پێی لەوانەیە شتەچی ئەرێنی بی لۆ خۆی کە دوو کەس مەسەن زەواجەکەنیان پێکەونە و منداریان دروستەبی بەس لەو حاڵەتەی دیقەدا و کاردانەوەی وەلانە پرسیاری لێ کە بزانە ئەزمون لۆ خۆی کووە چکە ئەکرێ دیقەدە لێرە چ ڕووبدا ئەگەر ئاگات لە خۆنەبی یەکسەر چارە سەرکار بکەویتە ئەو ڕۆڵێ برێ ئەوە شتەچی چاکە قەناعەتی پێبینی یان بکەویتە مناقەشەی بەس لێ چارە سەرکاری گەشتا چی کرد ئەو تێڕوانی و بیر و باوەڕە هەیەی وەلایە پرسیاری کە بزانە ئەزمموی ناخە و چارەخوازەی لە ئەو بابەتەی کووە کە پرسیاری لێکە چارەخواز نادڵنیایکی تێدا کارێ نزانم بەجددی بەڵام ینی دواترە دنا بە تاکیدی درم خۆشە پاشەوەی زیاتر ئەستە ناوەها ڕنگدانەوەی ئەوەی وەکە کە پێی وایە ئەرێ زۆر دڵنیانی ئەوی زیاتر ئەستە ناو بابەتەکەی دیقەدەن لە ڕیزی چەندەم دوو لە هەفتەم دووبارە کاردانەوەی چارەخواز چارە سەرکار چییە هەستەکە جگە لە هەستی دڵخۆشی هەستە چیکەش هەیە لەکن چارەخوازەکەی لەوانەیە قەلەقیبی نیگەرانیبی هەر شتێکبی بەڵام چاکە دووبارە پێڕوانی نێخۆی کە لۆ بابەتەکەی دروست بووە وەلانێ و لە بابەتەکەی کۆڵیتووە باشە پرسیاری لێکە ئەرێ جگە لە هەستی دڵخۆشی هیچ هەستە چی دیکەت هەیە تەنها لەوەیتی ئەو شتەی باس نەکرابینی تەبەر ئاگایی تەمان دووبارە ئەو چارەخواز باسێوێکە کە قەلەقیەت تێدایە لەوەی کە لە وەزعی مەسەلە مندارێک تێتە ناو عایلیان کە لەوی قورسە جا لێرە فکرە ڕئیسەکە لە چێ لەوەیە چارەخواز بە ئاگا لەوەی فکرەی لەو دروست دەبی کاردانەوەی هەیە بەڵام ئەو کاردانەوانە وەلا ئەنەی باشە ڕاستەخۆ تەعامل دەگا ئەزمموی چارەخوازیکە بە پرسیارکردن و کۆمێندان لەسەر ئەزمموی چارەخواز باشە ئەنی خاڵی یەکەم لە فینۆمینۆلۆژی براکێتکردنە گلدانەوەی کە تو بیر و باوەڕ وەستێ خۆ گڵە دێوە ڕاستەخۆ هەوڵەدەی تەعامل لەگە ئەزمموی چارەخواز بکەی وەک ئەوەی کە هەیە طبعا لێرە لە سەرەتاکان کە فرێتسپیل زوان لە 1950 ئەو چارەسەریان دروست کرد و ئیدی بەکاریان هینە وەک کاردانەوەی کلو دەروم شکاری کە ئینتەرپرێتیشن لێکدانەوەی تێداوان گوتیان ئەمە قەت لێکدانەوەی ناکەین ئەوەی بۆ شتە چیباو لە ناو چارەسەری گەشتاڵتی کە پێیانوا بوو نابی قەت لێکدانەوە بەکاربێ بەس پیملەر دوای ئاماژەبەوەی کرد کە ئەو شتا لە ئەسڵدا غەرەتە وەک لەو خاڵی باسن کرد لە تەبیعەت ئێمە بەشەر هەروەیە قەت نەتوانێت لێکدانەوەی لۆ هیچ نەکەی هەموو شتە کە ڕوەدە لێکدانەوەت لۆی هەیە باشە لۆی ئەو پێیوا بوونە وەچی گوتن بە ئاگابوون لەو لێکدانەوەی زۆر زۆر زەرورە چکە بالفعل کاریگەری هەیە لەناوەیە تو نەتوانی هەموو شتێک تەنها بە هەست لە سەعاستی ئەزمموی تەعاملی دەگا بکەیت زۆر شتەیە تو یەکسەر لێکدانەوەت لۆی هەیە باشە لێ ئەو پێیوا بۆ گەر ئەو لێکدانەوە بێتە ناو پرۆسەی چارەسەری بەسوودە کە تو لێکدانەوەت لۆ ئەزممون چیە چارەخواز لێکدانەوەی چیەوە تا ئەوەش تەعاملی دەگا بکەیت لێ وەک باسن کە 100% تو نەتوانی لێکدانەوەی یان بیر و باوەڕی خۆلا ببەیت بەڵام زەرورە لێی بە ئاگابی کە تەئسیریە ناو پرۆسەی چارەسەری دەرونی چیە باشە ئەوە نمونەک بوو لە براکێتی لە دوو ئەوەی کە پاشەوەی ئەزمموی خۆت گڵداوە هەوڵتدا لێرە بی تەعامل دەگە ئەزممون بکەی بە شێوکی فرێش نوێ لە دووی وەسفکردنە باشە دووەم هەنگاو لەو ڕێبازی فینۆمینۆلۆژی کە تەعامل دەگە ئەزمموی چارەخوازەکە دووەمیان وەسفکردنە باشە وەک باسن کرد لە جیاتیەوەی کە لێکدانەوەی لە ساستەچی معریفی و ئەزممون بکەیت چارە سەرکاری گشتاڵتی هەوڵەدا وەسفی شتەکەی بکە بەو شێوازەی بەرهەستەوەرەکانیەکەوێت باشە ئەنی هەوڵەدە لێرە بی لە ناو بیر و باوەڕی خۆی نەبی تقریبان خۆیان لێ قوتار بکە لێرە بی جا بەو هەستەوەرانەی کە هەیتی کە تەواو لێرەیە
چ شتێکی تێبینیەکە وەسف بکە نەک لێکدانەوەی لەو شتەکان بکە. لۆ نمونە ئەرێ تێبینیەکەم کە هەناسەدانت سریع بوو لەو دەمەیدا مەسەڵەن باشە یان خۆت گرژەکەی ئەوە هیچ لێکدانەوەیەکی لۆ نمونە ناکە کە برێ ئەو معنای هەیە لەبەر ئەوێ یان مەسەلەی وەچی دەروون شیکاری لێکدانەوەچی لا شعوری بکە لەو بابەتەکەی نە ئەوەی بە هەستەوەرێ خۆ ئەبینی ئەوەی وەسفەکە لۆ نمونە لەو دەمەیدا کە تەواو هەوڵە دە بیر و باوەڕێ خۆی ئەگەر کاتیانشبی گڵ بدەتەوە تەواو دەگە ئەزمموی ئەو کەسەی دابی کاری ئەزممون تەبعاً هەز بە ینی گوێ لە قسەکردنی بگری و هەز بە بوونی ئەو کەسەی بکە لە جسمی لە تۆنی دەنجی لە هەمووی کە هەستپەیەکە ئەکرێ بەو هەستەوەرانەوە گوتن تێبینی بکە لۆ نمونەکە هەناسەدانی خێرا بووە یان لەو دەمەیدا کە باسی بابەتە چەکە لە ناکاو خۆی گرژ بکە ئەو چەکە لە خاڵی دووەمی ڕێبازی فینۆمینۆلۆژی لە دۆم هەنگە تەنها وەسفی ئەو ئەزمموونەیەکە باشە پێی ئەرێکە تێبینیم کرد کە ناوی مەسەلەن فلانە شتەتیان فلانە بابەتت باس کرد خۆت گرێش کرد ئەکری ئەوە چ بکە ئاگایی لۆ چارەخواز دروست بکە کە ئەو ئەزممونە هێتی قوڵتر بستنەوە لەوانەیە بەخۆی هەست پێ نەکە باشە یانە پێی برێ بەو پێکە دەگەوی دانیشتی ئێستا لەو دەمێ پێی برێکە ئەو شتە گرینگە وها پێچی لۆ تو گرنگ دیاربی ئەوانە هەمووی چە بە هەستەوەری خۆی بەوەی کە لەوەیە لێکدانەوە چیلۆ ئەوەیەکە بەو هەستەوەرانە هەوڵە دە تەنها وەسف کە خۆ لە لێکدانەوەی بە دوور بگری باشە سوودی چیە بزانە لە دواتر باسەکەین لە سووری ئەزممون ئەمە شتێکە لەوانەیە لە دەرمزانی گشتاڵ خوێندی بوو کە ئەرێ باگراوند و وێنەکەی زان بە کوردەکەی چیان پێگوت فیگر و گراون ئەوەی کە لەو دەمەیدا هە لە ناو یەک وێنە شتەکە بۆ وێنە یەکێ بۆ باگراون ئەگەر تەماشکەیە بالعکس ئەو نمونەشن هەیە لێرە مەسەلەن دوو شکلی تێ هەم بەشەری تێدا هەم ئەوە چیوەچی گۆزەی تێدایە ئەو وێنەیە لەو دەمەیدا شتێک لێرە ئەبیتە وێنە باشە یەکی ئەبیتە باگراون جا چارەسەری گشتاڵتی و ئەو منهجە پێی وایە لە ئەزمموی شوێ نەک لە وێنە و دیتن لە ئەزممونیش جاروێ یەک شت زەقە بیتەوە ئەبیتە وێنە لۆ نمونە لە ناو هەموو شتەکان خەو هاتن مەسەلە برسی بوون ئەبیتە وێنە شتەکە کە ئەزممونەکە لەو دەمەی لۆ دروستە بی ئەگەر دەگەی بڕۆی لە سووری ئەوەی باسەکەین پێویستی ئەکرێ پڕ بکرێتەوە جارێ سوودی ئەو وەسفکردنەی چیە یارمەتی چارەخوازیێدا کە ئەو وێنانەی هەیە چکە هەموو دەمێ ئەمە لەو شتان لەو پێویستیانە بە ئاگانینە باشە لەوانەیە سەرت بێشی لە ناکاو ئاگات لێ نییە زۆر لی بە ئاگانی قسەیەکە یان خەریکی ئیشکردنەی ئاگات لەو هەستەینی هەیە بەڵام کە بێ و ئێرە و هەوڵ بدەی مەسەلەن لەو دەمەیدا ئەگەر ئەو پرسیارش لە خۆ بکە کە ئێستا من هەست بەچەکەم لەوانەیە یەکسەر ئەوە زەق ببیتەوە ئەوە ببیتە جێی سەرنج جا ئەو وەسفکردنە سوودی لۆ چارەخوازە یارمەتێدا ئەو وێنانە کە ناوی لێ ئەنێن وێنە ئەو پێویستیانە ئەو هەستەوەرانەی باسم کرد ئەوانە زەق ببنەوە ببنە شتەکی ڕوون وازح کەوزەی ئەو کەسەی لۆ خۆ ببەن و بتوانانی ئیشی پێ بکە کە ئیشی پێکرێ ئەو پێویستیانە پڕ ئەکات باشە دا سوودێوەی ئەوەیە کە چارەخواز زیاتر لە خۆی تێگە لەو دەمەیدا کە پێویستی بەچێت سە ئەزممونەکە بە پێیوەی تاوان کوتەعامل بکە کە لە ڕوانگەی چارەسەری گەشتاڵ تێگە و پێویستیانت بەجێینە تو بەرەو گەشەکردن ئەڕۆی باشە نەفس گەشەیەکە بوون گەشەیەکە ئەو هەنگاوی دووەم بوو ئەنی یەک گلدانەوەی بیر و باوەڕێ خۆیتت دووەم وەسفکردنی شتەکانە بە هەستەوەری خۆت کە تەواو لێرەی سێم خاڵ لە ئەوەی هۆریزۆنتالیزەیشنە یعنی وەچی ئەوزام ئاسۆبوونە چێ باشە فکرەکەی لە چیە ئەرێ چارەسەرکاری گەشتاڵتی گرنجێکی یەکسان بە هەموو ئەو شتانە ئەدەکە لەو دەمەیدا هەیە باشە لۆ نمونە وەچی گۆتم ئەگەر گرشکردنە کە بیلەوانە پێی توابی گرنگیە ڕەبتی بە بابەتەکەی وە نییە باشە بەس بە پێ ئەو قانونی ئەرێ ئەتو نزانی چ شتێک گرینگە لەو دەمەیدا لە ئەزممونێ چارەخواز و لەوەی ڕوئەدا لێ چ ئەەکەی گرنجێکی یەکسان بە هەموو ئەو شتانە ئەدەی کە ڕوئەدا باشە سوودی چی ئەگەر گرنجیت بە هەموو ئەو شتانەدا کە هەیە سوودیەوەیە ناکەوی ئەو پێش بڕیاردانەی ئەو غەڵەتەی کە برێ
فلانە شتە گرنگی نییە ئێستا لەوە پرۆسەی چارەسەری هەڵ نمونە چی باسەکەین کە بەپێی ئەو قانونەی چارەسەرکار مەسەلەن شتێکی زۆر گرنگی لە پرۆسەی چارەسەری دیتۆ چونکە ئەو قانونەی تەطبیق کرد هەندێک شتی ئێهمال نەکرد لە سەرەتای زوو بڕیار دەبێت ئەوە گرنگ نییە ئەوە گرنگە دەبێت یەکەم جار هەموو شتەکان گرنگیەکی یەکسانیان هەبی ئەو شتەی ڕوو ئەدە لە ناخەوە لە چارەخوازە دەبی گرنگیەکی یەکسانیان پێ بدەیت دوایێ ئەکرێ بەخۆی وە دیارکەوی کامە گرنگترینە لەو پرۆسەی چارەسەری یان فکرەکەش لە چیە لەوەیە کە تەنها ئەو کات ئەتوانی تەواو لە شتەکەی تێبگەی کە هەموو ئەو شتانەی هەیە هەموو ڕوانگەکەت هەموو بەشەکی ئەو ئەزمونەت ڕەچاو کرد باشە نمونەی چارەسەرکارێکی بینەوە کە لە چارەسەری گەشتاڵتی گرنگی پێدرێ لە چارەسەری گەشتاڵتی دوو شت هەیە کە ئەکرێ فەرق بی بە بەراورد ئەگەر بکەین بە CBTوانە ناوەڕۆک کۆنتنت پرۆسەی ڕوئەدە باشە چارەسەری گەشتاڵتی تەنها گرنگی بەو ناوەڕۆکەی نادە کە کەسەکە قسەی ئەکە گرنگی بەوە شەدە کە لەو دەمەیدا ڕوئەدە باشە ئەو پرۆسەی ڕوئەدە وەچی گوتم باستەوەری خۆت و تەواو بە ئاگای لەوەی ڕوئەدە تەنها قسەکردن وەرناگری باشە پرۆسێس زۆر مهمە نمونەک ئەگەر بینینەوە لە گرنگی ئەو قانونێک کە هەموو شتەکان بە گرنگی وەرەگرێرێ و حاڵەتەیە کە لەو نمونە چارەخوازە گرانیشتە دەگا چارەسەرکارەکی لە ناکەوت تەماشای دەرێ ئەەکە باشە تەماشای دەرێ ئەەکە لە پەنجەرەی تەبان ئەگەر وەچەوەی وەرگری لۆ نمونە ئەگەرە و باسی مشکلێکی خۆی بکە لەوانەیە برەی جا ئەوە چ ڕەبتی هەیە نیە لە سەرتای برێ هیچ ڕەبتە چی نییە ئەگەر چارەخواز تەماشای دەرێ بکە یعنی ئەملۆ گرنگی بەوەی بدەم نە ئەو قسەیە کە دەبی گرنگی بە قسەکردندا بەڵام لە چارەسەری گەشتاڵتی پرۆسە لەگۆڕێت تەنها ناوەڕۆک نییە بەس دوای ئەوەی مەسەلەن پێی ئەریەها لە خاڵی دۆم کە هەستکردن بوو گوتن بەس وەسفی شتەکانەکەی پێی ئەرێ کە تێبینی یەکەم جار تەماشای دەرێ ئەەکەی باشە دوای تاقیکردنەوە چی باسەکەین لە پای چارەم تاقیکردنەوەیە تاقیکردنەوەی ئەەکەی لە ناو پرۆسەی چارەسەری ئەرێ با تاقیکردنەوە چی بکەین تەماشای دەرێکە هەندێک دوایە تەماشای من کە تەماشای پەنجەرەی کە دەرێ هەنیش تەماشای من کە بەڵام دیقەتی خۆک دەبزانە هەست بەچەکە یاوە ئەزمونە فینۆمینۆلۆژی دیقە گرنگی بەوێ دە کە بزانە لەو دەمەیدا لەو ساتێک کەسەکە هەست بەچەکە ئەرێکا و تاقیکردنەوە یەکە مەسەن دیقەتەدا هەست بە شەرمێکە کە ئەو مەوزوعی لەو باسەکە یان پێی وایە حکمی لەسە ئەدا کاتە شتێکی زۆر گرنگ وە دەرکەت تەنها لەوەی گرنگی بە پرۆسەیدا کە تەماشاکردنەکی بەسیط بوو لە سەرەتای وهاوە دیارەکە کە تەماشای دەرەیەکە لەوانەیە برێ هیچ ڕەبتی نییە بەڵام دوای تاقیکردنەوەیان کەەوە کەسە هەستی کرد کە ئەوە شێوازەکە لە خۆلادان لە پەیوەندیکردنەوەی ڕاستە خۆ دەگەت چارەسەرکاری دەرونی چکە هەستی بە شەرمەکە خۆی لەو هەستەیلان زانشتەی زۆر گرنگ هاتە گۆڕکە لە ڕووی دیالۆگشەوە توانی زۆر مهم تعامل لەگە ئەو هەستەی بکەی و لەو پرۆسەی چارەسەری و لە خودی ژانی چارەخوازش گرنگەکە تعامل لەگە ئەو شەرمەی بکەیت کە سەری هەڵدا ینی ئەو قانونە یارمەتی چارە سەرکاریدا لەو حاڵەتەی کە چ بکە هەموو شتەکان کە تەماشاکردنەکی بەسیط دیار و سەرەتای لەو دەرێ هەموو شتەکان گرنگێکی یەکسانی پێ بدە و زۆر شتی گرنگ وە دەرکەت کە لە بینی چارەخواز و چارەسەرکار ڕووی ئێدا لە ڕووی دیالۆگەوە باشە تەمان ئەو سێ خاڵە ئەو سێ هەنگاوە ڕێبازی دیاردەزانی بوو یان فینۆمینۆلۆژی بوو باشە کە چارەسەرکاری گەشتاڵتی بەو سێ خاڵەی سوود لەو مەنهەجەی ئەبینی زۆریش بە سوودە لە تەعاملکردن دەگا ئەزموونی چارەخواز باسی سێەم پایە ئەەکەین لە چارەسەری گەشتاڵتی تیۆری بوار بوو فیلد تیۆری باشە طبعا فیلد تیۆری لە هەموو زەحمەتترە لۆ وەسفکردن حتا لەو چارەسەرکاری گەشتاڵتیش هەر یەکە و بە شێوەی وەسفی کردی هەندێک زەحمەتە تێگەیشتن لەو تیۆریەی لەو پایەی بەڵام بەعام سوودی خۆی هەبووە لە پرۆسەی چارەسەری یەکێکە لە پایەکان کە گرینگە تیۆری بوار گرنگی بە چ ئەدە پێی وایە کە چەندەها هێز لە ژیانی ئەو کەسەی پێکەوە ئیشەکەن لەو ئەوەی لە بارودۆخەکی دیاریکراو ئەنجامەکی دیاریکراو دروست ینی کە چارەخواز هاتی تێرە کۆمەڵێک هێز هەیە باشە
کۆمەڵێک هێز لە ژیانی ئەو کەسەی کە حتا ڕابردوو شێگریتەوە کەلتوریە گریتەوە مەسلەی ڕۆحانی دینیە گریتەوە جسمیە گریتەوە ئەوانە هەموو ئەکرێ کار لەو کەسەی بکەن لەوەی چارەسەرکاری گەشتاڵتی گرنگی زۆر بەوێدە کە بزانی لەو دەمەیدا چ هێزێک لە بوار لە ژینگە لە بارودۆخی ئەو کەسەی ئێستا کارانە پێکەوە کار لێکەکەن و کار لە ئەزمموی و خۆگونجاندنی چارەخوازیەکە باشە لێرە ئەتوانە برێ وشەی بوار بەرامبەرە بە بارودۆخ باشە زۆر وەچیەک بەکارتێن لەوانەیە فراوانتر بی بەڵام زۆر ئەکرێت لە جەیەک بەکاربێن ئەو دووشێ ینی گرنگی بە بارودۆخیەدە چه هێزێک لە بارودۆخ کارایەکە کا لە چارەخوازێکە لە ئەزممویەکە لە شێواز خۆگونجاندن بەس شتێک زۆر مهمە لەناو ئەو تیۆریە کە چارەسەرکارانی گەشتاڵتی بڕوایان پێ و شتێکی مهم و بە سوودیشە ئەوش پێرێن کۆکریشن یعنی وەچی برێ هاو دروستکردن هاو یعنی پێکەوە باشە بە پێچەوانەی تیۆری دەروشیکاری کە پێی وابوو مەسەلەن چارەسەرکار دابڕایە لە چارەخوازێ زۆر ئەوەی نەئەکردی تاج ببوو یعنی تقریبان ڕەبتی پێوە نەبوو وەچی ئەیگۆ بلانک سکرینە شاشەیەکی بەتارەکە و هەموو شتێ خۆی پرۆجێکتەکە ئەخەتە سەر چارەسەرکار چارەخواز ئەوە بە پێچوانەی ئەو بیر و باوەڕی چارەسەری گشتاڵتی پێی وایەکە چارەسەرکاری دەرونی کە لەو دەمەیدا دانیشتێ لە ناو جەلسەی لەگە چارەخواز بەشەکە لە بوار لە بارودۆخی چارەخوازە و ڕۆلی هەیە لە دروستبوونی ئەزممون باشە یعنی چارەخواز و چارەسەرکار پێکەوە ئەو بارودۆخەی لە چارەسەری دەرونی دێتە گۆڕێ پێکەوە ڕۆلیان هەیە لە دروستبوونی باشە نمونە ئەگەر چارەخواز هەز بە ئیحرازبوونی بکە باشە هەز بە شەرمەزاری بکە لەو دەمەیدا لەوانەیە بەشێک لەو مەنەرزانە ئیش بە ئەوێکەن لێ بکۆڵنەوەکە مەسەلەن هەستەکە دەبی کۆنتترۆل بکرێ هەستەکە دەبی ئەو بیر و باوەڕانی لە پشتیتی بگۆڕێ لە شتەی سەری هەڵدایەکە هەستەکە دروست نییە یعنی ئەو لێکدانوانەکە وڵات چارەسەری گەشتاڵتی ئەرێت چارەسەرکارێکە پەیڕەوی ئەو مەنەرجەی بکە یەکسەر تێتە ئەوەی کە کو سەری هەڵدا ڕۆلی وچ بوو باشە لەوەی کە شەرم سەری هەڵدا یعنی پێی وایە پێکەوە ئەکرێ ئەو هەستیان لۆ چارەخواز دروست کردی کە شەرمە باشە نمونە چکە کە لۆ من مهم بوو وەچی گوتمەوە چەم کە زۆر بەسوودە چکات و ئەو بەشەی خۆوەک چارەخواز چارەسەرکار مەسئولیەتی ئەو بەشەی هەرێگری و ئەچێنەوە بزانە ئەگەری هەیە کو دروست بووبی ئەوە سوودی لۆ چارە خواز هەیە هەم لەوەی تێبگا باشە هەم لەوەی تێبگە کە کو ئەو ئەزممونەی دروست بوو هەم ئەتوش وەک چارەسەرکار تێبگەی کە ڕۆلیتی و چ بووە هەتاوەکو خۆ بگونجینی بە پێیوەی لە عیلاقەت دەگا چارەخوازە یەک لەو شتانەی نمونەی دی کە زۆر ئەوەیە بە سوودش بوو ئەرێ کاتێک چارە خواز هەناسەی خۆی سنووردارەکە باشە طبعا هەناسە سنووردارکردن لە ڕوانگەی چارەسەری گەشتاڵتی ڕاستە ئەکرێ خۆگونجاندنێک بی بە سوودبی بەڵام لەوانەیە زۆرجار وەلە کەسەی بکە کە ئاگایی سنوورداربی طبعا کە ئاگایش لە ئەزمموی خۆ سنووردار بوو ئەتو نەتوانین تەواو هەز بە خۆ بکەی لە بارودۆخ و هەز بە پێویستی خۆ بکەی وەچی گوتن بە گوێرەی بارودۆخ بە باشترین شێوە لە خۆ تەعامل بکەیت ئەرە یەک لەو ڕۆلانێک کە ئەکرێت چارەسەرکارێکی گەشتاڵتی شەیبی لە دروستکردنی ئەو ئەزممونەی چییە ئەویش لە بەرامبەر ئەزممونێ چارەخوازەکە هەناسەی خۆ سنووردارەکە چارەسەرکاریش هەناسەی خۆ سنووردارەکە بەوەش چارەخواز بەو شێوازێک کە هەناسەی سنووردارەبی هەروەها ئەمینیتەوە باشە نەتوانی هەناسەی خۆ ڕیتمی هەناسەی بگۆڕی بەوەش ئەزممونی ئاگای قوڵتر ببیتەوە بەسەرێک ئەگەر چارەسەرکار بە ئاگابی لەوەی کە ڕۆلی تێدا لەوەی ئەو ئەزممونە بەردەوامبی ئەکرێەوە هەناسەی خۆی هێدی قوڵ بکەتەوە بەوەش تاثیر لە چارەخواز بکە ئەویش هەناسەی بگۆڕێ باشە یان هەر داوای لێ بکەوە قوتاقیکردنەوە کە هەناسەی قوڵترە مژی بزانێت چڕۆدە ئەکرێ هێدی ڕیتمی ئەو ئەزممونەی کە چارەخوازایەتی لەو دەمەیدا بگۆڕێ
کاتە لەو تیۆریەی چارەسەری کە چارەسەری گەشتاڵتیە زۆر گرینگە چارە سەرکار ئەو ڕۆلەی خۆی لێ بە ئاگابی کە هەیتی لە دروستبوونی ئەو ئەزمونەی لەو دەمەیدا لە پرۆسەی چارەسەری سەرهەڵەدا. ئەو تیۆریە پێی وایە کە کەسێک تاکەک قەت لە ژینگەی خۆی دانابڕێ، هەمیشە ڕەبتی بە هەموو ئەو شتەی وەیە کە لە ژینگەی وێ لە مەسەلەی سیاسی بگرە، مەسەلەی دینی بگرە کە ئەو سیستەمانەنە، هەتا مەسەلەی عیلاقات و هەمووی ڕەبتی پێکوێ و تەئسیر لەو کەسەیەکە. باشە ئەنیمە ناو کۆمەڵک سیستەمینە ئەو سیستەمانە ئالۆزن پەیوەندیان زۆر پێکوێ، بەڵام هەموو کارلێکەکەن و ئەزموونی ئەو کەسەی دروستەکەن. لێرەدا ئەرچێ چارەسەرکار چییە؟ ئەوە لە دەمە چیدا لە ساتە چیدا بە ئاگابی لەو هێزانەی کە لە باگراوند هەنا، لەو هێزانەی لە باگراوند هەنە و تەئسیر لە چارەخوازیەکەن لەو دەمەیدا زۆر زەروە. تەبەنەوە شتەکی زەحمەتە وەچی گوتم ئەوەندەی ئەمن خوێندبووە شتەکی ئەبستراکتە زۆر بە ئاسانی بەر ئەوەی ناکەوی کە بزانتیە، بەس مالکۆم پارلێت پێشنیاری شتێکە ئەرێکو ئەتوانی شوێن بارودۆخ بکەوی ڕێخستنەوەی. تەبعا لە فیلتیۆری چ هەیە؟ ڕێخستنەوەی بوار هەیە، چارەسەری دەرونی ڕێخستنەوەی ئەو بارودۆخەیە کە بارودۆخت ڕێخستۆ لۆنە ئەتووکە بەشەکی لە هێزی بارودۆخ بوارێ چارەخوازە کە ئەتوو کارا بووی و کاریگەریت لەو بوارەی کرد، بوارێ ئەو نەخۆشەیان ئەو چارەخوازەی ڕێکە بیتەوە کە ڕێک بووە کاتە ژیانی ڕێکەبیتەوە پاڵپشتی بەدەستی. باشە جا مالکۆمپارلێت پێی وایە کو ئەتوانی شوێن ئەو بوارەی بکە و کە ڕێکی بخۆیەوە ئەرێ پشت بە هەستەوەرێت جەستەی خۆ ببەستە لە دەمەچیدا. مەسەن کە لێرە دانیشتی ئەکرێ ئەگەر تەرکیز بێ سەر دسمێ خۆت و سەر ئەو هەستانەی سەر هەرەدەن لە دسمت یارمەتی دەن تێبگەیلەوەی ئێستا ئەو بوارەی هەیە لۆتوو وەکو تەئسیر لە تۆکە. باشە ئەنی هەرچەندە تیۆریەکە زۆر ئەبستراکتە، بەس ئەکرێ سوود لەوەی ببینە کە شوێن جسمێ خۆ کاردانەوەی جسمێ خۆ بکەوی لەوەی تێبگەیلەوەی بارودۆخ ئێستا چێک و کار لە تۆ. باشە ئەمە چی گوتم تیۆری بوار زەحمەتە، شتەکی بە ئاسانی لۆ تێگەیشتنێ ناگیرێ ئەوە نییە، بەس ئەویش پایەکە لە پایەی چارەسەری گەشتاڵتی و زۆر گرینگە. وەچی گوتم بە تایبەتی بیرۆکەی هاو دروستکردن لە پرۆسەی چارەسەری زۆر زەروری. پایەی ئەخیری گوتن هەڵوێستی تاقیگەریە لە چارەسەری دەرونیدا، یعنی چارەسەرکار هەڵوێستە چێکە شتەکان تاقی بکەتەوە. باشە ئەوەش یارمەتی چارەخوازێ دەکە ئەگەر ئەو بیر و باوەڕێی وە خۆ بگری شتی نوێ تاقی بکەتەوە. باشە شێوازی نوێ لە بیرکردنەوە، شێوازی نوێ لە هەستکردن لە تەعاملکردن و کاردانەوە لۆ دەوروبەر. باشە ینی فکرێ هەڵوێستی تاقیگەی یارمەتی چارەسەرکاریەدە لە پرۆسەی چارەسەری و چارەخوازش لە ژیانی خۆی کەشتی نوێ ببینەوە بە تاقیکردنەوەی. باشە و سوودە چکەی چییە؟ یارمەتی و کەسەیدا لە ئەزمونەوە فێربی کە شتەکان تاقیکردەوە بە ئەزمونی بە کردداری بە عەمەلی ئەتوو لی فێرە. باشە تەبەن ئامانج لە هەڵوێستی تاقیگەی چێکات و شتەکان تاقی بکەوە، ئامانج لێی زیادکردنی ئاگاییە لۆ چارەخوازە، یعنی کە چارەسەرکار تاقیکردنەوە چێکە ئێستا باسەکەین دەگەت تەکنیک زۆری فەرقە. باشە کە چارەخواز هەوڵە دە تاقیکردنەوە چی دروست کە لەو دەمەیدا لە ناو پرۆسەی چارەسەری وەچی تازە باسم کردکە لە نمونەی هۆریزۆنتالیزیشن کە گوتم چارەسەرکار داوای لە چارەخواز کرد تەماشای دەرێ بکە بە ئەوە هەندێک و تەماشاوی بکە دوسێ جار ئەو تاقیکردنەوەی بکە بزانێت چڕوەدا ئەوە تاقیکردنەوە بوو لەو دەمەیدا کە لە عیلاقەیدا بوو ئەو پێشنیارەی لۆ چارەخواز کرد. باشە ئەنی ئامانجی چ بوو؟ تەنها ئاگایی زیاد بکە لە ئەو پرۆسەی، بزانی کە تەماشای دەرێکە و تەماشای ئەوێکە چ لە پشت ئەو تاقیکردنەوەی هەیە، چ ئەزمونە چتێدا لۆی ئەبێ نەکەن ئامانجی هەڵوێستی تاقیگەی تەنها زیادکردنی ئاگای، چکە پێی وایە ئەگەر ئاگایی زیاد بوو بوونەوەر بە شەر ئاگایی لۆ ئێستا و بارودۆخی خۆی زیاد بوو
لە خۆی تێگە کە لە خۆی تێگەی تاوان بەپێی ئەو تێگەیشتە نوێ توانی تەعاملی نوێ بکە باشە لۆیە بەشە عملیەکەی کە لە چارەسەری گەشتاڵتی تەداخلی ئەزمونێ چارەخواز بکەیان بەشە ئەو بەشەی کە ئەگەر بنین بەراوردکەین بە چارەسەری دیکە تەکنیکی بەکارتینن لە چارەسەری گەشتاڵتی ئەو بەشە تاقیکردنەوێ باشە تەکنیک زۆر زەحمەت بەکارتێ لۆ تەکنیک دەگا فەلسەفەی گەشتاڵتە دەگا ئەو چارپایانە بە زەحمەت ئەگونجێ باشە چونکی تەکنیک فەرقەی دەگا تاقیکردنەوەی چییە تەکنیک ئامانجەکەی دیارە باشە تەکنیکیان ناسەدان ئامانجی چیە مەسەلەن ئەکرێ خاوبوونەوە و ڕێلاکسەیشن بی ئامانجی دیارە لە تاقیکردنەوەی ئامانج دیار نییە لەوانەیە ئەو نمونەی باسم کرد کە تەماشاکردنی دەرێ ئەوە بی وە دەرکەوی هیچ شتێکی وهای لە پشتن لەوانەیە هیچ ڕوو نەدا باشە کە چارەسەرکار پێشنیاری تاقیکردنەوەیەکە لەوانەیەوە چی ئەو نمونەش باسم کرد شتێکی زۆر گرنگ وە دەرکەوی کەواتە ئامانج لێی چییە لە تاقیکردنەوەی تەنها زیادکردنی ئاگاییە هیچ ئامانجەچکەی نییە کە برێ لۆ نمونە ئەگەر ئەو تەکنیکەم بەکارینە هادەبوونەوە ڕوەدا ئەو تەکنیکەم بەکارینە کۆنتترۆلی تووڕەیەنە ئەوە دەگەت چارەسەری گەشتاڵتی ناگونجێت چکە لە چارەسەری گەشتاڵتی هیچ جەلسەیەک دیار نییە کە بەرەو چی ئەچیت تەنانەت یەکێک لە خاڵەکان چیە نادڵنیاییە چارەسەرکاریش نزانی ئاراستی ئەو جەلسەی بەرەو چی ئەچوە بەڵام تەنها سیقیان بە پرۆسەکەی و دەگە پرۆسەکەی ئەوە لۆ یەک ئەتو تاقیکردنەوەت کرد ئامانجە کتێ چارەسەری گەشتاڵتیەوەی ناک دەگە ئەزمموی سات بە ساتی چارەخوازیێڕوە باوەڕیان وایە ئەگەتە ئەو شوێنێک کە پێویستە باشە لێ ئەگەر تەکنیکت بەکارینە دەبی تەنها هەر شتێکت بەکارینە لە ڕوانگەی چارەسەری گەشتاڵتی دەبی لە ناو پەیوەندی دیالۆجی بەکاربێ و بە مەبەستی زیادکردنی ئاگایبی ئەگەر ئامانجی دیاریکراوت لێ هەبوو ئەوە نابیتە ئەکسپریمنت تاقیکردنەوە ئەبیتە تەکنیک چەند شێوازێک لە تاقیکردنەوەی لە چارەسەری گەشتاڵتیەنە مەسەلەن ئەگەر چارەخواز هەز بکە لەو دەمەیدا لە ژیانی خۆی وەستایە عاسێ بوویە باشە ئەکرێت چارەسەرکاری گەشتاڵتی پێشنیاری لۆ بکە دەگە ئەو هەستەیدا بمیتەوە ئەو بارودۆخی کایتی لەو دەمەیدا پێشنیاری لۆکە بزانە چڕ و ئەدا یەکەم شت مانەوەیە دەگا ئەو هەستەی کاتوەستەکەی لە ژیانت عاسێ بووی پێشنیارت لەوان لەو بکە بمین و دەگا وەستەی تەبعا نزانی بەرەو چێڕۆ بەڵام یەک لەو تەکنیکانەیە کە ئەکرێت باشە زانیارێکی گرنگ ئاگایەکی گرنگ وە دەربکەوی شتەکی گرنگ لە ژیانی چارەخواز وە دەرکەوی و ئەکری هیچ وە دەرنەکەوی تەکنیکە چکە کە ئەگەر دیقەتی جەلسەی دانیشتنی چارەسەری گەشتاڵتی بدەن گەورەکردنە مەسەلەن ئەکرێت جوولەیەکی بکە لەو دەمەیداوە وەچی گوتم کە لە پایەی ڕێبازی فینۆمینۆلۆژی هەرچی چارەسەرکاری گەشتاڵتیەوەیە بە هەستاوەری خۆی وەسفی شتەکان بکە ئەوانەیە لەو دەمەیدا ئەو جوولەیەکی بکەم سەم برۆی گرشکەیان وەها بکە هەر بە بەسیتی لەوانەیە چارەسەرکاری گەشتاڵتی پێ برێ و ئەزمونەی گەورەکە مەسەلەن دووسێ جا دووبارە بکەتەوە یان بەهێزتر بکە بزانە هەست بە چەکە نەک تەنها ئەنجامدار پێشنیاری لۆکە کە تەواو بە ئاگاییەوە بکە بزانە هەست بە چکە ئەکرێ لۆمە تووڕەی سەر هەڵبڕە ینی ئامانج لێی تەنها زیادکردنی ئاگاییە تەبەن کە بە نمونە تووڕەی سەری هەڵدا ئەکرێ دووبارە قوڵتر بسناوە و ئەزمونەی چارەسەرکار یارمەتی بدە زیاتر و زیاتر بستنەوە شتێکی گرنگ وە دێکەوی کە تووڕەی لە شتێکی سەر هەڵدایە تووڕەی ڕەبتی بە شتێکی ژیانی ویان لەوانەیە بالفعل لە چارەسەرکارەکەی تووڕە بوو تەبەن ئەو زانیاری مهمە کە ئەکرێ دووبارە دیالۆگ لە ڕووی دیالۆگەوە تەعاملی دەگا بکرێت لەو بینەیدا لە بینی چارەخواز و چارەسەرکار یعنی ئەو تەکنیکانە کە بەکارتنی هەمووی لەو زیادکردنی ئاگاییە لەو دەمەیدا کە ئاگایی چارەخواز زیاد ببی کە هەست بە چاکە لە عیلاقەی دەگە دەرێ باشە تەمەنەوە پێناسەی گەشتاڵتی بوو کە گوتن خۆ گونجاندنیتی مرۆڤ و خۆیە گونجینی چارەسەرکاری گەشتاڵتی یارمەتیەدا هەست بە خۆ گونجاندنەی بکە کە لەو دەمەیدا خۆیە گونجینی دەگە ژینگەی خۆی نوعچیکە لە ئەوەی خەیاڵکردنە کە چارەسەرکار ڕێنمایە کە بەڵام بۆ مەبەستەین ئەوە چی گوتن ئەوە ببی هادە ببیتەوە بەڵکو لەوانەیە بابەتە کە بی نەزانی لۆ نمونە چ بکە کامەڕێ هەڵبژێری چارەسەرکاری گەشتاڵتی پێشنیاری لۆکە یەکێک لەو لایەنانە هەڵەبژێری بە خەیاڵ پێی ئەرێکە مەسەلەن
بچتە ناو ئەو ئەزمونەی و پێی ئەرێ کە دەگە هەستێنە خۆدابی بزانە هەستی کووە ئەکرێ هەستە چی زۆر مەسەلەن نەرێنی ئەبی بڕیار دەواز لەو لایەنەی بینی لایەنە چکە بگری یان ئەکرێ بە پێچەوانە بیکاتە هەموو ئەو تەکنیکانەی لێرە بەکارتێ ئامانزەی زیادکردنی ئەگەر کە چارەخواز باشتر لە خۆی تێبگات. طبعا شتێک لێرە زۆر زۆر ئەوەیە کە زۆر باو بووە ئەوەی بخۆینی تۆ لەسەر گەشتاڵتیان ڤیدیۆ ئەوانە گوێ بدەێ ئەگەر بە تایبەتی ئەو کەسە زۆر شارەزایی لە چارەسەری گەشتاڵتی نەبی شتێک زۆر زۆر ئەبیتە باو کە گوێت لێ بوو یەکسەر ئەرێ چارەسەری گەشتاڵتی ئەوێ ئەویش کورسی بەتاڵە نزانام ئەگەر گوێ لێ بۆیان دیتی تو بەس ئەگەر لە یوتیوبش تەماشی ڤیدیۆ شت بکەن بخوێننەوە زۆرینەی جایەکسەر ئەوە بەگوێ ئەکەوێرێ کورسی بەتاڵ چێلۆن بوونە ئەگەر چارەخواز مشکیلەی دەگە کەسە چێبی ئەکرێ کورسیە گدا بندرێ بە بەتاڵی برێ ئەو کەسێ مەسەنوها خەیاڵکە و پرسیاری لێ بکە کە ئێستا هەست بە چ ئەکا بەرامبەرەوە ئەوێ چی پێ برێ پرۆسەکەەوەها بڕوە و زۆر جار ئەگەر تووڕێی و هەر هەستەکەوی دەرنەبڕداوی ئەکرێ دەربدرێ ئەکرێ ئەو مشکیلێک کە سەری هەڵدا لە بەینی ئەو دوانە ئەکرێ حەل بکرێ جا ئەوەندەی کە لەسەی باز بکرێ یان پێشان بدێ زۆرینەی جا ئەوە زەقەکرێ هەموو کەس کە مەسەلەن گوێت لێ بیارێ گەشتاڵ کورسی بەتاڵە مەسەن یەکسانیان کردێ تەمان وەچی گوتن گەشتاڵ تەنها کورسی بەتاڵ نییە کورسی بەتاڵیش کە ئەو ئەگەر ناوی لێ بنەی تەکنیک کە تەکنیکشنیەوەچی گوتم تەنها لەو دەمەیدا دەبی چارەسەرکاری گەشتاڵتی بکە کە بە سوودی بزانی نەک پێشتر بڕیاری دابی وەک تەکنیکێک لەو دەمەیدا کە شتێک سەر هەڵەدا پێشنیاری تاقیکردنەوە چیلۆکە لۆ نەلوانێ کورسی بەتاڵبی باشە بەڵام وەها پیشاندا بوو کە چارەسەری گەشتاڵ یەکسانە بە کورسی بەتاڵ ئەو چارپایی باسم کرد زۆر گرنگن لە پرۆسەی چارەسەری دەرونی و حتا ئەکرێت چارەسەرکارە کە دەگە چارەخوازە چیدابی لۆ چەند ماوەش لەوانەیە هیچ جار تەکنیکی کورسی بەتاڵش بەکاردێ باشە لێ ینی ئەوە پێمین بووکە ئەو فکرکردنەوەی ڕاستکەینەوە ئەگەر دروست بووە یەکسانیە بەوەی ئەوە بەشەکی زۆر کچکەیتی کە تاقیکردنەوەی لە چوارچێوە عیلاقەی بەکارتی کە تەنها لەوێ ئاگایی زیاد باشە طبعا ئەو چارپایەی کە باسم کرد هەر چاری تەواو بوو باشە چارپایی گەشتاڵ کە گوتن زۆر زەرورە بەشە و لێرە نەبوون کە باسی دیالۆگن کرد یەکەم پایە بەس ئەو چارپایە بەعام وەچی گوتم تیۆری و پراکتیزی چارەسەری گەشتاڵتی ڕاگرتیە لێرە شتێک زۆر زەرورە تەبان ئەمە ئەو چارەن باس کرد بەڵام لە واقعدا کە چارەسەرکارێک دانیشتنیە کە دەگە چارەخواز ئەوە وهانیە کە برێ ئەو کەسە بەس دیالۆجی بەکارتینی باشە یان بەس فینۆمینۆلۆجی بەکارتینی یان بەس تیۆری بوار بەکارتینی یان بەس تاقیکردنەوەیەکە نە هەموو ئەوانە هەر چار لەو پایانە و هەموو پێکهاتەی چارەسەری گەشتاڵتی لە هەر دەمەچیدا حزوری هەیە لە ناو چارەسەری گەشتاڵتی ئەکرێ لەو دەمەیدا تو تاقیکردنەوەی بکەی ئەوە ڕاستە یەکێک لە پایە بەڵام لە هەمان کادا کە تاقیکردنەوەیەکەی داوا لەو کەسێکی کە دیقەت بدەتە خۆی بزانە هەست بەچەکە ئەوەش فینۆمینۆلۆجیە کە تو بزانە ئەزمموی ئەو کەسەی کۆچکۆ تو تەعامل لەگە ئەزمموی ناخی ئەو کەسەیەکی کە لەو دەمەیدا سەر هەڵەدا و بە چش تەعامل دەگاکەی لە چوارچەوەی عیلاقەچی دیالۆگانە باشە و تەعامل دەگە شتێکی کە چ شتێک لەو دەمەیدا تاسی لەو ئەزممویەکە ئەتوو و هەموو ئەو بیر و باوەڕ و کەلتور و ڕابردووی خۆی کە بوونیە کەواتە لە دەمەچیدا لە بیر نەکەن هەر چارپایە بوونی هەیە بەس ئەکرێ یەکێک لەو دەمەی زەقتر بیلۆنە فینۆمینۆلۆجی دیالۆگ تاقیکردنەوە فیل تیۆری ئەکرێ لە باگراون بن کەواتە منهەجێکی چیە منهەجێکی گشتگیرە ئەو چارەسەری گەشتاڵتی تەنها بە یەک شتیش ناکەی لە هەر دەمەچیدا ئەگەر یەک پایە زەخمی ئەوانی دی لە باگراونە پاڵپشتی پرۆسەکەیەکە ئەگەر یەکیکە بێتە کای لە ناکاو بگۆڕێ فینۆمینۆلۆجی بێتە مەسەلەن گۆڕێ ئەو سیانەی دیکە هەر سێ لە باگراوند پاڵپشتی پرۆسەکەیەکە باشە هۆلیستیکە باشە بێنە ئەو منهەجان هەندێک منهەجەیە هۆلیستیکە مەسەلەن
ئەگە CBT بنمونە بینۆ لە ڕوانگەی چارەسەری گەشتاڵتی ئەرێ ڕێدەکشنستی کەم یعنی بەشەر هەندێک کەمەکە تۆ لە هەندێک شتی دیاریکەوە بەس بیرکردنەوە لۆ هەستە بنمونە بەڵام چارەسەری گەشتاڵتی هەموویە هەم لە تەعاملکردنی دەگا ناخێ بەشەر هەم لە منهەجەی خۆی کەیشەکە لۆ نە پێی وایە ئەو چارپایی هەیتی ئەو پێکاتانەی چارەسەری گەشتاڵتی بەگشتی هەمووی تەعامل دەگەیەک دەکەن لەو دەمەیدا و گرنگەکەی لە چیە لە عیلاقەی بینی ئەوانەیە کە ئیشەکە باشە تاوان وەچی گۆن تەعاملکردنی دەگا بەشەری شوێ کە پێی وایە بەشەر لە زۆر پێکاتەی پێکتێ و گرنگە چارەسەرکاری گەشتاڵتی هەمویان ڕەچاوکە بیرکردنەوە هەست و کەلتور و جسم و هەمووی دین و بیر و باوەڕ و عیلاقەی بینی ئەوانش لە کەسە چیدە باشە لێ یەکێک لەو خاڵانێکە پێویستە تەرکیزن لەسەری لە چارەسەری گەشتاڵتەوێ کە منهەجەکی هەمووی جێبەجێکە هەموو ئەو پایانە ئیش پێەکە ئێستا باسی چەمکەچکەکەین ئەو چارپایەتەوە بوو یەک دوو چەمکی دیکەش باسەکەین سایکل ئۆف ئەکسپریەنس لە چارەسەری گەشتاڵتی زۆر زۆر مهمە ینی ضرورە هەست پێ بکەین مەقسەدن لە چیا سایکل ئۆف ئەکسپریەنس یعنی سووری ئەزمون باشە یعنی لە دەمە چیدا کرێ ئەمنوت و کە ئێستا دانیشتینە سووری ئەزمون ڕوو بدەت چەند سوورەکی ئەزمون لێ کات یان لە دەمە چیدا یەک زۆر زەقبی ڕوو ئەدا زۆر لەمە هەست پێ بکەین لەوانەی لە ژیانی ڕۆژانەشن بە سوود بێت باشە بەس پێشەوەی باسی سووری ئەزمون بکەین با باسی فیگر و گراوند بکەین زەمین و وێنەیە بزانم بە کوردیەکەی چی لێتەوە چ تازە باسم کرد بەس فکرەکەی لە چیە ئەوەی ئەرێکە هەمیشە وێنەیەک لە عیلاقەی دەگە زەمینی دەگە باگراوندی سەر هەڵەدا دیقەت دەن ئێستا لێرەکە لە هەر دەمە چیدا ئەگەر تەماشای ئێرە بکەی دەموچاون تەماشای وەش بکەی بەتەنێ وەچی گۆزەیە باشە کو سەر هەڵەدا ئەگەر ئەوە ببیتە وێنە لەو دەمێت و هەست بەوەی بکەی ئێرە پاڵپشتی کرد بووە گراوند زەمینێک باگراوند دەکەتە ئەوێنەی لەسەر دەربچی بە پێچاوانەشەوە ئەو ڕەشاتی ڕۆلی دێتاوەکو دوو دەموچاو دیار بن یعنی لە دەمە چیدا کە وێنێک سەر هەرەدا ئەوی لە پشتیتی گراوندە زەمینە کە پاڵپشتێکە یعنی هەمیشە وێنە لە زەمینەکی سەر هەڵەدا باشە ئەو قسە تەنها لۆ ڕوانگەی ڕاست نییە لۆ نەفسش ڕاستە مەسەلەن برسی بوون باشە لە جسمدا کە بووە زەمینێک هەستی برسی بوون سەری هەڵدا باشە بیرکردنەوە کە لە دەمە چیداکرێ دیقەت دەی زۆرجار وێنەیەک یان قسەکردنێک لە مێشکرد زەقەبی هەست پێەکەی ئەوە دووبارە وێنەیە لە نەفس لە پرۆسی عەقلی سەری هەڵدا یعنی هەموو وێنەیەک لە ڕوانگەی چارەسەری گەشتاڵتی لە زەمینێکی سەر هەڵەدا باشە هەستی غەمباری هەستا وێنەیە سەری هەڵدا لە کنەت و لە دەمە چیدا شتێک زەقەبی شتێک لە ناخۆ هەست پێەکەی گەر تەرکیز بدێ خۆ باشە لە عیلاقەی دەگەت چ دەگا زەمینی جاکرێت جسم بیوەچی گوتن نەفس بی یان لە دەرێ مەسەلەن ئێستا لەو قسەکردنەوەی ئەکرێ شتێک بلۆت و ببیتە جێی سەرنج لەو هەمووە باشە ئەو دیوارە ئەکرێ ڕۆلی هەبی مەسەن ئەو ببیتە وێنە ئەوە گراوندە ئەوە وێنە ینی نەفس لە ڕوانگەی چارەسەری گەشتاڵتی وا ئیشەکە وێنێک سەر هەڵەدا لە عیلاقەی لە دژی زەمینی باشە جا ئەوە مهمە چکم ئێستا لە سووری ئەزمون ئیشی پێەکەی سووری ئەزمون سوورە بەو شێوەی هەمیشە ئەسوورێتەوە باشە هەنگاوی هەیە یعنی ئەمنوت و کە ئێستا دانیشتینە ئەکرێ ئەزمون لە دەمە چیدا شتێک سەر هەڵدە لەمە لەو منە گەرمبوونە ناڕەحەت بوونە حەزکردنە بە دڵخۆشی هەر شتەکە ئەکرێ بەو سوورەی تێپەڕی باشە یەکەم یان چیعاتن سێنسەیشنە سەرەوە سێنسەیشن یەکەم شت کە دەست پێکە لە ئەزمونێمە بە هەستەوەر دەست پێەکە باشە لەوانەیە لە ناکەوە چی گوتم لەوێنە چی مێشتێ خۆت بە ئاگادی لەوانەیە هەر نەزانی معنای چیان چە هەستەکتە دەتێ بەس سەر هەڵەدا لەوانەیە گرژێک لە ناکاو لە جسمت سەر هەڵبدە توندیەک ژانێک ئەتوو یەکەمدا نزانی معنای چیە بەڵام سەر هەڵەدا بە تاریەک لە ناخست سەر هەڵبدە ئەوانە هەموو قۆناغی یەکەمی ئەزمونیە کە هەستەوەرە یەکەم زار باشە ها زۆر جا ئەمە ژانە سەرە چێبین مەسەلەن نەنزانیە لە بەرچێ بە سندێک زاس پێکەێنێ وڵی لەبە فلانە مۆزوعی ژانە سەرم
وەلو لەوانەیە هێشتا قوڵترش نەچبێ لە ناو ژانەسەری لەوانەیە هەستەکەبی دەرنەبڕدرا بەڵام ئەمە بەپێی سووری ئەزمون هەندێک جا ئەو سوورە ئەپچڕێ لە خۆ تێناگەی لەو ئەزمونەی لەو دەمەیدایە بەڵام ئەگەر بەعام بەبێ پچڕان بستە دوێ بە شێوێکی دروست ئەکرێ وها سەر هەڵدە یەکەم جا هەستێک سەر هەڵەدە گرژ بوونەوەی گوتن وێنەیە لە مێشە قسەکردنە هەر شتەکە دوایە ئەوەی تازە باسم کرد ئەبیتە وێنە ئەبیتە ئاگایی خاڵی دووەم ئەوێرنێس ئاگایی مەسەلەن قورسایەک لەسەر چاوە سەر هەڵداوە بەس هەستەوەرە دوایە کە لێهور دەبیۆدی ئاگایی ئەدێ سەر تەرکیزە خێسەر لەوانەیە باویشکت بێ ئەو جارێ هەست پێکرێ وەڵا خەوهاتنە بۆ قۆناغی دووەم یەکەم هەستەوەرە دووەم ئاگایی ئەبیتە وێنە معنایەدا ئەو شتە باشە خاڵی سێ مۆبیلیزیشن نزانم کو ئەوە بکەی بەس بزاوتنە یعنی تو وزەی خڕەکەیەوە خۆ حازرەکەی لەوەی حەسەب ئەو خاڵی دووەم کە ئاگاییت لۆ دروست بوو لۆ شتەکە معنایدا حەسەب ئەوە تەعامل بکەیت خاڵی چارەم ئەکشنە کردارە باشە یەکەمیان بابینەوە نمونەی ئەوەی بینەوە مەسەن هەست بە وشتیەکەی لەسەر لێوت تەنها هەستی پێکەی لەوانەیە 5 دقی هەبووی بەڵام ئاگاییت لۆ نەچوات و پرۆسەی ئاگاییت لە دەرێ بۆ نهاتیتۆ ناوە دوای ئەگەر وێ ڕاگەشتن باسی زۆنی ئاگاییەکەی دەرێ و ژۆرێ هەیە لەوانەیە هەست بە ئاگایی بکەی ئاگاییت لە دەرەیە بەڵام لەناکە و زۆر زیادەبی ئەو وشتیە لەسەر لێوت هەستی پێەکەی باشە کاسی پێکەوە تەنها قۆناغیەکەمە هەستەوەریە هیچ معنە هێشتا تێناگەی چشتە بەڵام کە لێ وردەبیەوە زیاتر و زیاتر هەست پێکەم سەر وشکە ئەو جارێ هەست پێەکەی کە معنایە دەشتەکەی تێنیمە هەست بە تێنیەتیەکەی چۆ قۆناغی دووەم کە معنایدا عادەتەن لە ئەوەی دووەم هەست و پێویستی سەر هەڵەدەن لە قۆناغی دووە پێویست بەچیە بە ئەو خواردنەوێت تێنیتە لۆ مۆبیلیزیشن چیاکرێ فکر بکەوە یان وزەی خڕکەوە تا بجوولێ بچ بەرەو ئەو جێی کە ئاوی لێیە مەسەلەن مەخسە لێیە یان سەلاجێ هەر جێی کە ئاوی لێیە وزەی خڕکەوە لە قۆناغسێ قۆناغی چان ئەکشنە کە ڕەفتارە بەرامبەر ینی هەنگاوەنەی لە ئەوەی بچی ئەو پێویستەی پڕ بکەوە خۆناغی پاشەوی پەیوەندی بەستنە دەگە ئاوەکەی مەسەنەکەی پەرداغت بیان هەر دبێک بیگری و بیخۆیەوە ینی پەیوەندی بەستن ڕوەدا پاشەوەی ئەوە کرد بە پێی خۆ تۆست پێکەی خۆناغی پاشەوی ساتسفاکشنە تێربوون ڕوەدا باشە کە لە شتەکەی تێر بووی بەسەن ئاو خواردنەوەی کە هەستت بە تێری کرد تەواو مرتاح بووی ئیدی کشانەوەیە ئاوەکەیدا ئەنەی ئەو دبێ ئەو پەرداغی لەکەنتە ئەکشێوە ئەو جارەی لێمە ئەگەر لە ناو قسەکردنێ بوو بێت و لە ناو مەسەلەن گەمەکردنێ بوو بی یەکسەر ئیدی ئەو پێویستیە نامینی ئەتو ئەکشێوە نەفسیەتێت و بوونێت و ڕێی خۆشەکە لەوەی دووبارە سوورەچکە سەر هەڵبدا ئەو جار باشە یعنی سووری ئەزمون لە دەمە چیداوە لۆ زۆر زەرورە ئەمە لە سات بە ساتی خۆ ئەکرێ بەو پێی مەسەلەن پرۆسەی ئاگایی دیقەت بدەینە خۆ کە بزانین لە ئێستادا مەسەلەن پرسیار لە خۆ بکەیت لە جسمت لە ناخت لە چ بە ئاگای چه هەستەکەیە کاوە هەستە هەست پێکرد لێ قوڵ بیۆ بزانە ئەزانی بالفعل چیە ڕوونە وازەحە زیاتر لە تەبیعەتی ئەو شتەی ورد بیەوە بە پرسیارکردن لە خۆ باس پێکردن کە معنایدا ئەو کاتەی بە پێی تەعامل بکەیت ئەو نمونە تابان بەس لۆ ئەو شتا کرداریانە ڕاستنیە لۆ هەست و ئەوانەش ڕاستە خەمباری هەر شتەکە ئەکرێ سینگت تون بی بەڵام نزانی چ مەسەلەی هەناسەی سنووردار کردی بەڵام هەست پێ ناکەی بەس کە تەنها دیقەتە دەیە ئەو قورساییەکە لەسەر سینگتە خۆناغی دووەم لە سووری ئەزمون دروستبووی کە هەست پێ بکە بالفعل غەمباریەکە شەپتی بە بابەتە چی بێ داوانەیە واشیدی وەل لێبێ خەمباریەکەی دەربڕە بە ئاخەر کێشانەکە بە گریانە بە پیاسەکردنە بە هەر شتەکە یعنی ئەکەویتە قۆناغەکانی دێدی خۆ دەرەبری تەبان تیۆری گەشتاڵتی مۆدێلەکە کە لەسەر گەشەکردنی ڕۆدە پێی وایە ئەگەر ئەمە بە ئاگا بووین لەو شتانەی کە ئێستا باسەکەم بۆ پێی ئەو سوورەی و پڕت کردەوە گەیشتە حاڵەتی تێربوون لەو شتانە نەفسێتێت و هێدی گەشەیەکە بەرەو گەشەکردن ئەڕوە لۆش کە ئەو سوورە ئەپچڕێ ئەمە بەعام کە لە دنیاوەی نەمەسەن بەهۆی ئیشکردن و قەرەباغی ئەوی زۆر هەست بە خۆ ناکەین کە هەستت بە خۆ نەکرد هەست بە پێویستی خۆ ناکەی هەست بە شتانە ناکی کە پێویستە دەری بە بڕیان بیکەیت
کە ئەوە نەبوو پڕیان ناکێ و پێویستەکان پڕناکێ کاتە بەرەو گەشەکردن ناڕۆی باشە وەچی گوتم ئەوە لۆ هەموو ڕاستە لەو پێویستی عیلاقەی لۆ هەست دەربڕینە بابەتەکە کە حەل نەبووە لە ژیانێمە ئەو سوورە دەلالەتە لەوەی کە ئەگەر شتەکان بە ڕەوتێخۆیان گر بە شێوێکی ئەوە ڕۆیشتن تەواو ئەبن کە تەواو بوون خەلاص ئیدی لە ناو ژیانێت و نامینی هانمونە چکە ئەگەر ئەوە بقی مەسەن زۆر جار کەسەکت لە مێشتە لە دەمەچیدا کەسەک تێتۆ مێشکت یان بابەتێک لە بیرت نەچوە کەسەکە لە دەستدا یان بابەتەکە ڕوویدای هەر لە مێشکە ئەو دەلالتە لەوەی بەپێ ئەو سوورەی کە قۆناغ یەکەمە وێنەیەکە یان شتەکە لە مێشکت هێشتا سوورەکە تەواو بە کۆمەڵە کشتی دەرنەبراو هەیە باشە لە هەچەمچی ئەوەی چارەسەری گەشتاڵتی شتێکشی یاری ئەنفینشت بزنس کاری تەواو نەبوو باشە چارەسەری گەشتاڵتی پێی وایە لۆ زۆر زار شت لە ناخەمە ئەمینیتەوە بەو پێی ناوە چکە کۆمەڵک هەست و شتە لەو تەجربەی دەرن نەبڕیە مای تۆ لە ناخەمە بەڵام ئەگەر بە پێی وەی هێواشەوەش چارەسەرکاری گەشتاڵتی گرنگی بەو هەستەوەرانە دەدوایە ببیتە ئاگایی وێنە پاشان یارمەتی بدەکە خۆی دەربڕی ئەو بابەتانە ئەکرێ هێدی نەمینن ئەو کەسە بێتەوە ئێرە کە ئاگای لێرە دروست بوو بەپێی بارودۆخی خۆی سات بە ساتی هەست بە خۆیەکە کەچی پێویستە بە پێی تەعاملەکە سوود لە بارودۆخی خۆی ئەبینی هەتاوەکو بەرەو گەشەکردن بڕوە باشە پرسیارەکان ئەگەڵ لە ئاخیر بەستەی نەگەر هەبوو لۆی ئێستا هەمووی بە سەریع ئێواکەین تیۆریە چکە باسەکەین کە لە ناو هەموو پراکتیزێ چارەسەری گەشتاڵتیە پایە نییە بەڵام لە هەموو عملیەکی تیۆریەکی چارەسەری گەشتاڵتی بوونی هەیە کە چارەسەرکار بەو بیر و باوەڕی ئیشەکە تەمان شتەچی لەوانەی نوێژ بی زۆر ئەوە نەبووە دژیەکانەیە باشە بەڵام زۆر گرینگە و چارەسەرکارانەی بەکارتین زۆر سوودی لێبین لۆ پرۆسەی چارەسەری ئەویستیە کە تەبان ئەمە ئەگەر بپرسین ئەرین چارەسەرکار ڕۆلی چییە ئەوانە هەموو جواب دەنەوە برێن گۆڕینی چارەخوازێوەیە بەڵام لە چارەسەری گەشتاڵتی ئەرێ نە چارەسەرکاری گەشتاڵتی ڕۆلی گۆڕان ئەو ڕۆلەی کە پێی وایە گۆڕانکاری دروستەکە ڕەت ئەکرد پێی وایە ئەرچێ و گۆڕانکاری دروستکردن نییە باشە لە CBT مەسەلەن ئەتو ئیش لە سەوێکەی فکرەی ئەو کەسەی بگۆڕی بیرکردنەوەی بگۆڕی بەڵام لە گەشتاڵتە ئەو ڕۆلەی ڕەفز ئەکەتەوە باشە پێی وایە چارەسەرکاری گەشتاڵتی تەنها هۆکارەکە لۆ ئەوەی ئەو بارودۆخەی دروست بکە لە ژیانی چارەخوازە کە ئەبیتەوەی ئەوەی گەشەی بکە یعنی ڕاستەوخۆ نایە چارەخوازە چی بگۆڕی بیرکردنەوەی بگۆڕی هەستی بگۆڕی مەسەن ئەو هەستە تووڕەیە غەڵەتە نابی دەرببڕدێ دەبی کۆنتترۆل کرێن بەو شێوی ئیش دەگە ئەزمموی چارەخوازێکە نەدەگە چارەخوازێکە باشە بەڵکو فکرەکەی لە چێ یەکەم جار ئەرێ لۆ ئەوەی مرۆڤ بگۆڕێ پێویستە خۆی بی ئەوە بی کە هەیە ئەو کات گۆڕانکاری دەست پێکە لۆ ئەوەی مرۆڤ بگۆڕێ پێویستە یەکەم جار خۆی بی ئەوەی کە هەیە لە ناخی لەو ساتەیدا و ئەزمونەی دەبی ئەوە بی ئەو کات گۆڕانکاری دەست پێکە باشە یعنی ئەو گۆڕانکاریەی لەسەر بنەمای خۆڕەفزکردنەوەیە مەسەلەن خۆت بەدر نییە باشە پێت وایە زۆر خەمبارە بی نابی وهابی دەی چ ئەەکەی برادرش زەخت لێکن دەبی درت خۆش بی ئەتو پێویستت بەوەیە بە زەخت خۆ ئەگۆڕی میزاجێ خۆ دەستکاریەکەی دەبی چاڵاکی تەبی زەختت تەبی ئەو گۆڕانکاریانە کە لەسەر بنەمای خۆڕەفزکردنەوەی نیە لە ڕوانگەی چارەسەری گەشتاڵتی جێی خۆ ناگری باشە بەڵکو پێی وایە ئەوەلی چارەخوازەکە گەرهات خەمبار بوو بچیە ناو سروشتی ئەو خەمباری ببیتە خۆی کە هەیە کە خەمباریە ئەو کات گۆڕانکاری هێدی دەست پێکە چکەم ئەو ئەزمونەکەی هەزم بکری و لەو ئاگایەش یەکسەر چارەخواز ڕێی دیکە ببینیتەوە بە یارمەتی تەمان چارەسەرکار کەواتە لێرە لە تیۆری گۆڕانکاری دژیەکانە ئەوەیە پێی وایە گۆڕانکاری وە ناکرێت یەکسەر هەوڵی چارەخواز بگۆڕ یەکەم جار دەبی ببیتە خۆی ئەوەی کە هەیە لەو بابەتە دیاریکراوەی لەو مشکیلەیەی هەموو لایەنەکانی
بێتۆ بەر ئاگایی و تعامل دەگە بکە ئەو کات هێوا شێواش گۆڕانکاری دەست پێ لەوێ چارە سەرکارێکی گەشتالتی نایە کە زانی خەمبارە برێ بە ئەو تەکنیکەی لۆ بەکاربینمە تاوەکو چاڵاکی زیاد بی لە ئەوەی خەمباری نەمینیە یەکەم جار ئەو جەوەی دروستەکە پاڵپشتی لۆ دروستەکە کە بێتەنە ئەو خەمباری تەواو ئەزمموی بکە ڕەتی بەچوێ لە ژیانەوی کو تاسیری لێ کردە ئەو کات گۆڕانکاری هێوا شێواش دەست پێەکە باشە فکرەکەی دەچێ ئەرێ ئەگەر لەونە خەمباری هەبوو نکۆلیت لەو لایەنەی خۆت کرد کە خەمباریە لە ناوە ململانەیەکی دەرونی دروست کرد بەشەکت خەمبارە بەشەک دەرێ ناوی خەمبار بێ ئەو ململانەی دەرونیە تابان کە ململانەی دەرونی دروست بوو تەواو تو کە تێبارەکی ئیدی ناجێگیری ڕوەدا بەڵام ئەگەر چت کرد بەو شێوازەی تعامل لەگە بارودۆخەکەی نەکرد خەمباری سەری هەڵدا و خەمباریەکەت وەخۆ گرتەوە مەسئولیەتی ئەو ئەزمونەت لەو ساتەیدا وەخۆ گرتەوە هێواشەش تعامل لەگە خەمباریەکەی ململانی دەرونی دروست نەکرد هەم ئەزمونەکەی هەزمەکەی هەمش گۆڕانکاریەکە لەسەر چڕوەدا لەسەر بنەمای ڕێز لە خۆگرتن و خۆخۆشویستن تەوان زۆری فەرقە ئەگەر گۆڕانێک لەسەر بنەمای خۆڕەفزکردنەوە ڕوو بدا هێشتا لۆنمونە ڕقت لە خۆیە بەڵام گۆڕانکاریت ڕوویدا لە بنەوە هێشتا وەستە هەیە یان تعاملت دەگە ڕاستە خۆ دەگە وەستانە کردو ئەو هەستانە هێواش هێواش گۆڕان باشە لێ چارەسەری گەشتڵاتی فکرەی لەوەی جیاوازارێ چارە خواز دەبێ یەکەم جار خۆی بی کۆمەڵێک مەرجی لۆ دروستەکەم کە بە خۆشەویستی و ڕێزەوە تعامل دەگە خۆکە هێواش هێواش کە چۆن ناو ئەزمونانە تعاملیان دەگاکە بە خۆی گۆڕانکاری ڕوو ئەدا باشە طبعا ئەوە میدیەم تایلەر کە چارەسەرکارێکی گەشتاتە لە بواری سەدمەی ئیشەکە پێیوا بوو ئەو چەمکە ئەو تیۆریە دەگە سەدمەی ناگونجێ دەبی ئەوە لێ لە سەدمەی مەسەلەن ریساورسینگێ وا لەو کەسەی بکەی کە هەست بە پاڵپشتی و قودرەتی یعنی پاڵپشتی خڕکەتۆ یەکەم جار لەو ئەزمونەی کە سەدمەیە ساتێک لێی دوور بی لۆی ئەو تەکنیکە یان برێ ئەو تیۆریە سەرەتای گونجاونیە بەکاربێ بەڵام کریستین کامپل کە ڕایەکی جیاوازیە بوو وەکو ئەوە مەسەلەن جوابەچی داوە بە نووسراوە کە ئارتیکلە کە پێیوا بوو ئەوە تەکنیکە و شتەکنیە کە ئەتوو لە ساتە چی بەکاربینیان بەکارنێ نە ئەوە ئارنۆت بێسەر لە تاکنیمە هەفتاکان بوو چەند بوو دیقەتیدا لە ناو چارەسەری گەشتڵاتی بوونی هەیە یعنی تو کە چارەسەری گەشتڵاتەکەی ئەوە بنەمایەک نییە تو عملی تەطبیقەکەی بەڵکو هەربوونی هەیە لە ناو تیۆریەکەی یعنی نەک وەکو تەکنیکێک هەنگاوەکە تو بەکاری بینی بەڵکو کە چارەسەری دەرونیەکەی و بەو تێگەیشتێن لە چارەسەری گەشتڵاتیە بەو پایانە تو ڕاستە خۆی تەطبیقەکەی لۆم نە ئاگایی کاتو لە ڕوانگ لە چوارچەوەی عیلاقەتی دیالۆگانە کە باسم کرد لە چپێکتێ دیالۆگ کە لەو ڕوانگەی تعامل لەگە ئەزمموی کەسەکانەکەی یەکسەر ئەتوو تیۆری ئەوە جێبەجێ کردیان گۆڕانی دژیەکانە چکە نای یەکسەر کەسەکەی گۆڕە ئەچێ ناو قوڵایی ئەزمموی ئەو کەسەی لە عیلاقەتی کە هەست بە پاڵپشتی بکە هەست بە قبولکردن کە ئەو کات گۆڕانکاری دەست پێکە باشە چەمکە چیکە کە گرینگە لە چارەسەری گەشتڵاتی خود ڕێخستنی بوونەوەرە باشە ئۆرگانزمیک سێلف ڕێگولیشن چارەسەری گەشتڵات پێیان مرۆڤ هەمیشە خۆی ڕێکە خەتۆ باشە لە عیلاقەی دەگەژینگەی ئەو قودرەتەی هەیە خۆی ڕێکە خەتۆ بە باشترین شێوە کە لۆ خۆی بەسوودە لۆیش چارەسەرێکی لە پێناسەی سەرەتای باسم کرد ڕێلیشناڵە عیلاقەیە چکم ئەو خۆڕێخستنەوەی لە بەرامبەر چێ لە بەرامبەر ژینگەی خۆیت ئەو تعاملی ئێستاکە لەوانە 5 ساڵ پێش ئێستات نەکردی هێدیە تو چاکەی خۆ گونجانەوە خۆڕێخستنەوەی دەگە ژینگەیەکەی پرۆسەی چارەسەریش کە گوتن بە بەکارهێنانی فیڵ تیۆری و هەموو پایەکانی دیکە یارمەتیتە دەکا بە باشترین شێوە خۆ دەگە بارودۆخ خۆی خۆت ئێستا بگونجینی و قودرەتە چی بەدەستبینی کە بەپێی گۆڕانی بارودۆخ ئەتو ئاگایی تەبی بتوانی خۆ بگونجینی باشە لە ڕوانگەی چارەسەری گەشتڵاتی کەنجی مشکیلە ڕۆدە تەوان زۆر گرنگی بە ئەبنۆرمالیتی نادەن دەروونزانی ئاسایی بەڵام ئەوانیش چارەسەری گەشتڵات شتێڕوانینی خۆیە لەوەی کە کەنجی ئەکرێ نائاسایی بوون ڕووبدە لە بەشەر ئەرێ و حاڵتێک کە توانای خۆ گونجاندنی بەپێی بارودۆخ نابی مەسەلەن لە کچکەی لەوانێ پێویست بووبی عسەبی ببێت ژینگەکە و های خواستی ئەو ڕەفتارە لۆ تو بەسوود بووە بەڵام ئەگەر ئەو عسەبی بوونە هەتاوەکو ئێستاش بوونیە کە ژینگەی ئێستات وهانیە پێویستی بەوەی نییە ئەکرێ لێرە ئەو قانونە ئەو چەمکە پێشێل بکرێت کە خۆڕێخستنەوەیە
پرۆسەی چارەسەری لەو حاڵتە پێویست بی یارمەتیت بدە ئاگاییت لە ئەو پرۆسەی دروست بی هێواش و ئیدی نەرمونیانتێک ڕوو بدە کە بەپێی بارودۆخەگە پێویست کە تووڕەبی بەڵام ئەگەر پێویست کە تووڕە نەبی ینی خود ڕێخستنەوە معدل لە عیلاقە دەگە ژینگەی ڕوەدا کەنجی ئەو توانای خود ڕێخستنەوە مشکلەی لۆ دروست بوو ئەکرێ بوونەوەرش لە ژیانی خۆی کێشەی لۆ دروست بی و ئەو ڕێخستنەوە لەسەر چوو ڕوەدە تازە باسی سووری ئەزمون کرد بەپێی مهمترین پێویستی تو لەو ساتەی ڕوەدا مەسەن ئەگەر دیقەتی خۆ بدەی ئێستا مەسەن هەناسە چ خۆی و بێ ئێرە لەوانەیە زەرورترین شت لۆ تو کە پێویستە سەر هەڵدا لەوانەیە ماندی بوون بی لەوانەیە بابەتە چکەبی لە مێشکتە ئێستا سەرەدا ینی گرنگترین شت لە ژیانێت توکە پرۆسەی ئاگایی جێبەجێ بکەی و بێ و ئێرەوە مەسەلەن تەواو ڕەبت بی دەگە ناخود لەوانەیە زەرورترین شت لەو ساتەیدا لۆ تو سەر هەڵدا بەپێی وەی کە تەعاملت کردوەچی گوتن پێویستیترین زەرورترین پێویستی پڕ ئەکرێتەوە بەوەش بوونەوەرگە شەیئەکە چەمچی پاڵپشتی لە چارەسەری گەشتاڵتی زۆر مهمە باشە لە چارەسەری گەشتاڵتی ئەگەر لەو دەمەیدا هەستت کرد چارەخواز پرۆسەی ئاگایی نیە هەست بە ئیحراجێک کە حازر نییە بێتەوە تەعامل دەگە ئەوەی بکە کە هەیە لە چارەسەری گەشتاڵتی زەختی لێ ناکرێ باشە عەجەلەی لێ ناکرێ چەمکەک تەطبیقەکرێ کە پاڵپشتیە پاڵپشتی چییە ئەرێ ئەو شتێک کە یارمەتی چارەخوازیەدا کە پاڵپشتی تەواو دروستکە و پەیوەندی ببەستی دەگە ئەزمونەی خۆی باشە دەگە ژیانی خۆی هەنگاو بنێ ئەو هەنگاونانە پێویستی بە پاڵپشتیارێ هیچ هەنگاونانێک پەیوەندی بەستنێک لە ژیان بەبێ ئاگایی نابی نمونە ڕاوەستان ئەرێ کە پەیوەندی بەستنە کە یان کردارەکە جێبەجێکەی بەبێ بوونی ماسوولکە و ئێسکە پەیکەر و ئەوانە ڕوونادە کەواتە هەموو شتێک پێویستی بە پاڵپشتیە لەو ڕوانگەی چارە سەرکاری گەشتاڵتی سوود لە عیلاقەی خۆی بینی هەتاکو پاڵپشتی فەرەهەم بکە لۆ چارەخوازی هەتاوەکو بتوانی تەعامل لەگەڵ ئەزمونەی بکەکەیە طبعاً لۆ پێشتر نەیتوانێت تەعامل دەگە بکە لە ڕوانگەی چارەسەری گەشتاڵتی پاڵپشتی کافی نەبووە کە تەعامل لەگەڵ ئەزمونەی بکە تەعامل لەگە ئەو مشکلەی بکە لۆیش هاتیتە چارەسەری دەرونی وەربگری لەوێ زەرورە کە ئەتۆ ئەو چەمکەی جێبەجێ بکەیت طبعاً لۆ ئەو چەمکەی باسشن کرد کە خود ڕێخستنەوەی و ڕێخستنەوەی ئەزمونی خۆتە دەبی پاڵپشتی هەبی ئەگەرنا نەتوانی گۆڕانکاری دروستکەیت کەواتە چەمچی پاڵپشتی تەمان لێرە بە نەزەری باسکەین بەڵام بە عەمەلی هەتاوەکو لە چارەسەرکارچی گەشتاڵتی نەبینی هەتاوەکو قوڵ لەسەری نەخوین و لەوانی هەستپێی نەکەی بەڵام زۆر زەرورە زۆر جار ئەگەر چارەسەرکار ئاگای لە خۆی نەبی بە حەماسەت بی لۆ پرۆسەی لەوانەیە زەخت لە چارەخوازە چی بکە کە حازم نیشتە چی بکە لە ئەنجامدا ئەکرێ بە پێچەوانەوە تاسیرێکی خراپی هەبینەوەکو باشە طبعاً ئەو پاڵپشتێ دوو جۆری هەیە بە چارەسەری گەشتاڵتی ئەکرێتە دوو جۆر ناوخۆیی و دەرەچی لە ناوخۆی چییە ئەبێنێ سێلف پرۆسس قدرەتی ئەو چارەخوازەی کە بتوانی تەعامل دەگە ئەزمونی خۆ بکە حازر بی ڕوبەڕوو ببیتەوە حازر بی ئاگای لۆ دروست بی یەکێک لە نموناتیە کە ئەکرێ زۆر بەکار بێ سوودی لێ ببیندرێ هەناسەدانە لەوانەیە زۆر جار چارەسەرکارێکی گەشتاڵتی پێشەوەی فینۆمینۆلۆجیان تەعامل دەگە ئەزمونی ئەو کەسەی بکە و پرسیاری لێ بکە کە هەست بە چێکەوانە لەوانەیە پێی برێ هەندێک هەناسەی بخۆوە بە قوڵی نەک لۆ ئارامبوونەوەی ئاگادار بە بەس لە ئەوەیە گوتن ئاگایی زیاد ببی ئەو کات کە هەستی کرد پاڵپشتی هەیە لە ناوخۆ طبعاً لە عیلاقەش چارەسەرکار پاڵپشتی پێئەدا هێواش حازر ئەبی تەعامل لەگەڵ ئەزمونی بکە کەواتە جۆرەکانی توانین بڵێن ناوخۆیی دەرەچین کۆتا چەمک باسکەین ئاگاییە طبعاً ئاگایی تقریباً دەگە فینۆمینۆلۆجی زۆر جار دیار مەسەلەی ڕێبازی فینۆمینۆلۆجی زۆر جار پێکەوە ئالوگۆڕی پێکرێ بەڵام ئاگایی شێوازەکە لە ئەزمونکردن باشە کە ئەتولێرە لە ئێستادا مەسەلەن هەست بە چ ئەەکەی ڕەبت بە کوێیە تەرکیزت لەسەر دەرێ یان وەچی گوتن لە ناوخۆیە
گرنگی لە چیاوەیە کە ئەتوو بە ئاگابی لە گرنگترین شت لەو ساتەیدا بە ئاگابی کە لە گرنگترین شت بە ئاگابووی لە ژیانی خۆتوانی گرنگی بەو شتەی بدەیت حسب ئەو زانیاریەی لەو دەمەیدا هەتا کە گرنگترین شتە تەعامل دەگە بکەیت ئەو پێویستیانەی هەتا ئەو بابەتانەی هەتا کە گرنگترینن لەو دەمەیدا تەعاملیان دەگە بکەی و پێویستیەکان پڕ بکەوە یعنی وەچی وەبیر هاتنەوەیەکێک کە ئێستا چ گرینگە وەچی گوتم تەوامە لە ژیانی خۆمیشەوە هەیە کە زۆر جاکرێ و پرۆسی ئاگایی قەتع ببی لەوانەیە لەبە مەشغولی بی لەبەر پێنەکران بی بەڵام زەرورە زوو بێ و ناو ئەو ئاگاییە ڕۆژانە سات بە سات کە پێتەکرێ بە پرسیارکردن بی لە خۆبار شتێک بی بێ و ئێرە کە بزانی چت پێویستە تەبەن گرنگی ئاگایی چی هەمیشە ئەزمموی نوێ دروست دەکە باشە هەمیشە شتی واتادار بەرهەمتینی کە ئاگایت لەو بابەتە چی دروست بوو هەلوانێ وڵیادی زۆر جا کە فکر لە بابەتە چەکەنەوە سەرەتای هاروزە دوای ئەگەیە قەناعەتە چی ڕوونی تێدایە و قەناعەتەی یەکسەر ئەتو تێگەی کە پێویستە چ بکەیت تەبان سوودی ئاگایی ئەوەیە بابەتەکان لە سەرای هارۆزن جەنجاڵن ئەتو سەر لێ دەرناچی تەمان لە قورسترین بابەت لە ئارۆسترین کە چارەسەرکارچی گەشتاوت یارمەتیتەدا و ئاگایە بەدەستبینێ ئەتو سەر لە بابەتەکەی دەرەکەی تێگەیشتنەچی نوێ دروستەبی کە زۆر واتادارە یارمەتیتەدا بە ڕوونتر تەعامل لەگە ئەو بابەتەی بکەی بزانی چت پێویستە ئاگایی سێ زۆن سێ ناوچەی هەیە لە ئاگایی باشە زۆنی ناوچەی ناوەوە ناوچەی دەرەوە ناوچەی ناوەڕاست ناوچەی ناوەوە هەموو ئەو دیاردانە ئەگریتەوە چی هەستکردنە فیلینگ وابزان بە سۆزداری لە کوردی ئەواکرێ ئەو هەستەوەرانەی لە جسم هەنا هەموو ئەوانە ئەگریتەوە لە ئاگایی کە تو ئاگایت لە ئەوانە هەبی مەسن هەست بەو هەستانە بکەی لە جسمت هەیە بەو هەستەوەرانەی کە هەیە لە ئازار و گرژبوون و جوولە و لەرزین و هەر شتێک لە جسمت هەیە ئەوە ئاگاییە لە زۆنی لە ناوچەی ناوەوە باشە ناوچەی دەرەوە مەسەلەی تێڕوانی نیە لۆ دەرێ ئەو ڕەفتارانێ ئەمە ئەەکەین کە ڕەبت دەگە جیهانی دەرێ دروست بکەین ئەوانە هەموو زۆنی دەرێ باشە تەبەن ئەوەش زەرورە زۆنەکنەیە ناوچەی ناوەڕاستە کە پرۆسەی عەقلیە گریتەوە یادگاری و زاکیرەیە گریتەوە خەیاڵێ گریتەوە ئەوەش لێرەیە ئەکرێ تەوازن لە هەر سێکا لە بوونەوە زۆر زەرور بی باشە ئەکرێ ئەو کاتەی تێکچوونەک ڕوو بدا ئەو کاتەبی کە تەوازن لەو پرۆسەی ڕوونادە لۆن بوونە کەسێک معدل لە دەرێ بە ئاگایە معدل تەرکیزی لەسەر دەرێ بەڵام لە دەمە چیدا نزانی هەست بە چەکە نزانی کاریگەری ژینگەی لەسەرەوەی چێ ئێستا پێویستی بچێت تەبەن کە نەزانی پێویست بچیان پێویستیەکان بەجێنانی لۆنمونە شەکەت بوون زێ دەکات و ئاگایت لە ئەو شەکەت بوونەی نەبوو کە لە جسمت ڕۆدا بە پێکات مشکلە دروستەویست کە تۆ پێویستی بەجێنانی کە ئیسراحەت بکەیت نزانی کەنجی پێویستت بە ئیسراحەتە نزانی کەنجی پێویستت بەوەیە ڕەفتار بکەی هەنگاو بنێ جا ئەو پرۆسە ئاگایی زۆر گرینگە باشە کە تەوازن لەو سەیانە لا بچی ئەکرێ ببیتەوەی ڕوودانی مشکیلەی لە تێگەیشتن لە خۆت و لە پڕکردنەوەی پێویستیەکان چۆن کەی باسناکەین لێ گەڕین تەواو بوو جا ئەگەر پرسیارێک شتێکیە تەوان چارەسەری گەشتاڵتی لێرە زۆر وەچی گۆتن گرنگی پێ نەدرایە بەو هیوای مەتوانی بم ینی هەندێک چارەسەرەکەی پێشاندەم طبعاً تەبیعەتی وێ شتەکە عەمەلیە لێرە ئەوڕۆمە هیچ چاڵاکی عەمەلینەوە نەکردن بەس ئینشاڵڵا لە داهاتووی شتی عەمەلی زیاد دەکەین بەڵام بەو هیوایمە کە توانی بم پیچەک چارەسەری گەشتاڵتی و پێشاندەم کە چییە بەخۆی لە چپێک تێ گرنگی چارەسەرەکەی چییە کە ئەگەر بەکار بێ هەم لێرە و هەم لە دنیای بەگشتی.